ئەم کاتان باش هیوادارم هەمووتان لە خۆشی و شادی داون پەخشی ئەو ڕۆمان زۆر کورد دەبێ و بە تایبەتیش لەسەر چەند بابەتێک ڕادەوەستین کە زۆر گرنگن هەروەکو لە نەخشەکەدا دەبینن ئیتر ئەوەی چاوەڕێ دەکرا لەلایەن هەندێک هێزی هەژمونگەر مەبەستمان ئەوانەیە کە پیلانی شەڕک یعنی لە ناو پیلانی ئۆپەراسیۆنی هەیەتول تەحریرە شام دابوون پێچەوانەکەی هەتا حدێک دەردەکەوێت مەبەستمان چێ مەبەستمان دەوڵەتی تورکیایە تەماشاکەن دەوڵەتی تورکیا لە ئێستاوە نییە خەریکی ئەو پیلانەیە ویانیش ئاگداری ئەو پیلانە نێوەیانیش بەشێکە لە پیلانەکە هەروەکو ئەمڕۆکە مەزلوم عەبدی ڕایگەیاند لە ئەوان سێ مانگە ئاگدارن ئەوان سێ مانگە ئاگدارن کەواتە لێرەدا شتێک هەیە ئەوەی ئەردۆغان چاوەڕێی دەکرد هێزەکانی دیکەش یعنی هەموو هێزەکان بە تایبەت یعنی هیچ کە ڕنگ بێت چاوەڕێی ئەوەی نەکرد بێ بەو شێوەیە سوپای سووریا پاشەکشێ بکە ئیتر ملی خۆی بشکێنێ و هەتاوەکو قاپیەکەی دیمەشق ڕابگە هیچ کەس ڕنگ بێت چاوەڕێی ئەوەی نەکرد بێ بەڵام ئەوڕۆکە ئەوەی بینیمان لە ئەنجامدا هێزەکانی سووریای دیموکراتیک لە 20 تا 25 زیاتر سنووری خۆیان بەرفراوان کرد ئەمە زۆر شت ڕادەگەینێ بەڵام لە هەمان کاتدا هەندێک سیناریۆی ناخۆشیش هەنە وەکو پێشتر باسمان کرد هەتا وەکو ئێستا مەسەلەی عەفرین شەهبە تر ڕەفعات و ئەو دوو گەڕەکەی حەلب شێخ مەقسوود و ئەل ئەشرەفیە هەتا وەکو ئێستا چارە نووسیان دیار نییە و لە هەمووی ناخۆشتر لە دوێنێەوە ئەو 15,000 کوردەی کە دەیانویست لە شەهباوە بکشێنەوە بەرەو تەبقا و بەرەو مێنبیز بێن بەرەو ڕەقا بێن ئەمانە هەتا وەکو ئێستا چارەسەریان یان چارە نووسیان دیار نییە بەداخەوە بەپێی ئەو بەدووەداچوونەی بۆم کرد چەند تەلەفۆنێکم کرد لەگەڵ ڕۆژئاوا و پێیان ڕاگەاندم کەسێکی زۆر ئاگدار پێ ڕاگەاندم کە ئەمڕۆکە کۆبوونەوەیەک لەگەڵ هاوپەیمانان کراوە هێزەکانی سووریای دیموکراتیک داوایان لە هاوپەیمانان کردووە کە هەرچی دەبێ دەبێ کارێک بکرێ بۆ دیاریکردنی چارەنووسی ئەو 15,000 کەسەی کە تقریبان لەناو 200 ئۆتۆمبیل بوون لە شەهباوە بەرەو ڕەقا و منبیز داهاتن و ئەمانە لەلایەن هێزەکانی سەر بە تورکیا کۆمەڵێک خەڵک تێکەڵ دەکا یعنی وا دەزانن هەموو هێزەکان یەکن بەڵام هێزێک هێز زیاتر سەر بە تورکایە ئەویش پێی دەڵێن سوپای نیشتیمانی ئەلجەیش الوەتەنی جەیش الوەتەنی ئەمانەی ڕەفاندونە و هەتاوەکو ئێستا شوێنەکەیان چارەنووسەکەیان دیار نییە هێزەکانی هاوپەیمانان هاتونەتە سەرخەت 48 سەعات کاتیان پێداوە و ئەمە لەگەڵ ئەوەی کە لە دێرە زور و لە ئەلبوو کەماڵ ڕوویدا و کە تەماشامان کرد ئیتر ناڕەزاییەکانی تورکیا دەرکەوتن چونکە چاوەڕێی نەدەکرد ئەوان چاوەڕێیان دەکرد شتێک بقەومێ هەتاشا هەتاوەکو دیمەشقیش بچێ ڕنگ بێ بەڵام چاوەڕێیان نەدەکرد هێزەکانی سووریای سوپای سووریا چونکە هێزەکانی ئێرانی لە پشتا لە ناوچەی دێرە زووردا بەو شێوەیە پاشەکشە بکە و چاوەڕێی ئەویان نەدەکرد کە ئەگەری زۆرە هێزەکانی سووریای دیموکراتی سبەی بگەنە سنووری ئۆردن و ئەگەر گەشتە سنووری ئۆردن ئەمە لە بۆ داهاتوودا و لە بۆ داهاتووی ئەو ستاتوێی کە لە ڕۆژ ئاوادا دروستە بێ بەڕاستی دەواازەیەکی زۆر گرنگە چونکە هەمومان ئەزانین لە ڕووی جیۆپۆلۆتیکەوە تورکیا لە ڕێگای پەیوەندیەکانی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بەڕاستی لەو هەموو ساڵانەدا خۆسەری دیموکراتیکی ناچار دەکرد
بەردەوام ناچاری دەکرد یان دەبێت لەگەڵ ئەنا کەسا ڕێگ بکەوی شێتێک لەو بەربەردێکی فڕێدابایە ئیتر ئەچوون دەرگاکانیان دادەخست هەتاوەکو ئێستا دەرگاکە کراوە نیە کەسێک کە دەم و چاوی لەلای ئەوان ناشیرن بێ ڕێگای نادەم بچیتە ژوورەوە بە هەمان شێوە ئێستاکە جگە لە عراق ڕنگ بێ دەواازەیەکی دیکە بکرێتەوە ئەویش لەگەڵ سنووری ئۆردونە ئەگەر ئەمە ڕوو بدا و پێشم وایە ڕنگ بێ سبەی دووزبەی بگەنە ئەو شوێنە ئیتر ئەمە گۆڕانکاریەکە زۆر زۆر گەورەتر دەکا و سوپای سووریا دەکشێتەوە هەتاوەکو دیمەشق بەڵام وەکو لە نەخشەکەدا دەبینم بە زەحمەت دەزانم جارێ ڕێگا بدەن هەیەت و تەحریر شام بچێتە ناو دیمەشق ڕنگ بێ هەیەت و تەحریر شام حموز بگرێ بەڵام ڕێگای نادەن جارێ بچێتە ناو دیمەشق و ڕنگ بێ حتا ئیتر پێیان خۆش نەبێ و یانیش ڕێگا نەدەن بچێتە بنکەکانی حەمیمیە و تارتوسیش بۆ ئەوەی بتوانن چونکە تو ناتوانانی هەموو کارتەکانت لەگەڵ رووسیا دابخی چونکە بۆ رووسیا ئەو دوو بنکانە زۆر زۆر گرنگن تارتوس و ئەلحەمیمیە ئەوە تاقە بنکەی رووسایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر بێت و ئەتۆ ئەو بنکانە دابخی هەیەت و تەحریر شام هەتا ئەوێ بچێ ئەوە رووسیا بەتەنیا یەک چارەسەری لە پێش دەمینێتەوە خۆی لە خۆیدا لەگەڵ ئێران و لەگەڵ کۆریای باکوور هاوپەیمانە بە هەموو موشەکە قورسەکانیاندا هەموو سووریا وێران دەکە یعنی رووسیا ناتوانانی ئەمە بک بەڵێ ئەتوانی ئەمە بکە لە ساڵی 2016 2015 بەدواوە ئەمەی نەکرد بەڵێ کردی حەلەبی وێران نەکرد وێرانی کرد دارای وێران نەکرد وێرانی کرد بەشێکی دیکەی ناوچەکانی دیکەی سووریە هەموو وێرانکردن لە پێناوی دەرخستنی ماسوولکەکانی خۆی بۆیە لە ڕووی دیپلۆماسیەوە لە ڕووی منطقی دیپلۆماسیەوە وەها ڕنگ بێ ڕێگا نەدەن بچێتە ئەو شوێنە بەڵام شتێک هەیە لە شەڕدا لە سیاسەتدا دوای ئەوەی فیشەک تەقی ئەوە تازە برادرێک پێش ئێستا لەگەڵی باز دەکردم ئەوە دەیگوت سیاست و شەڕ یعنی مەبەستی ئەوە بوو سیاسەتی شەڕ دوشتی لێکترکە لێکتریان زیاد دەکاتەوە ئەوەیە لە سیاسەتدا ئەتو نەخشەدانەی لەسەر کاغەز بەڵام دوای ئەوەی فیشەکی یەکەم تەقی ئەو نەخشەی سەر کاغەز جێبەجێ ناکرێت شتێکی کە دەردەکەوێتە ئەم مەیدان و ڕنگ بێ هەیەت و تەحریر شام ئەو هێزەیە وەکو وتمان زوو لە کۆنتڕۆل دەرەچێ و پێشتر ئەو کەسە ئێستاکە سەرۆکایەتی هەیەت و تەحریر شام دەکا حیسابی لە بۆ ئەلقاعیدە لە بۆ ئەبوو بەکر ئەلبەغدادی نەکردووە و ڕنگ بێ لەو بارەشەوە هەندێک شت خۆ بدەن بەڵام ئەوەی ئێستاکە دەبینین نەخشەکە ینی ئێستاکە من نازانم سبەی چی ڕۆداوە من خەیاڵان ناکەم بەڵام ئەوەی ئێستاکە ڕۆدا سووریا بە تەواوەتی سێ بەشە ڕنگ بێ هەتا ماوەیەک ئەو سێ بەشە بمینێتەوە ینی بەشێک لە دەستی بەڕێوەبرایەتی ئێستای بەشار الئەسەد ئەو بەشەی خۆسەری دیموکراتیک و ئەو بەشەی لە ژێر دەسەڵاتی هەیئەت التەحریر شامدایە لێرەدا بەڕاستی ڕنگ بێ داهاتوویەک لە بۆ سوپای ملی سەدی سەد سەر بە تورکیا نەبێت یعنی جگەلەوە شتێکی دیکەش هەیە مەسەن من لە بەرنامەکانی پێشودا باسم کردووە هەیەت التەحریر شام هەم بەخۆی و هەم هێزە هەژمونگەرە خۆر ئاواییەکان ئەوە یعنی ئێستا نییە لە بۆ خەڵکی ئاسایی ئێستایە بەڵام لە بۆ خەڵکانێک وەکو ئێمە کە بە ساڵانە چاودێری دەکەن ئەمە 4-5 ساڵە بەردەوام زۆرنای بۆ لێدەن دەهۆڵی بۆ لێدەن کە ئاکا هەیئەت التەحریر شام ئەلقاعیدە نییە هەیئەت التەحریر شام ڕێکخراوێکی ئەوەندەش تیرۆریست نییە ڕێکخراوێکە باڵێ جیهادیە ئیسلامیە بەڵام لە ناو سنووری سووریاداوە ئەوەش کاری ئێمە نییە چونکە ئێمە ئەفغانستانی گەورە و گرانمان دوای ڕزگارکردنی ڕادەستی تالیبانەکان کردووە و لە بەرامبەر ئەو وعدەی کە تالیبان پەیداون ئەوان چیتر ڕێگا خۆش ناکەن لە بۆ جیهادی گلۆباڵ یان یارمەتی ڕێکخراوێک نادەن و وانیش ناگەنە ئەو ئاستەی کە بێن لە بەرلین و لە بروکسل تەقینەوە ساز بکەن هەیئەت التەحریر شام ئەوەی کردووە و ئەوەی جێبەجێش کردووە
من ناڵێم ئەما هەتا دوایی دەمینێ و ئەو قسەیم بۆ جوانکردنی هەیەت و تەحریری شام نییە. لە من بپرسی ئیسلامی سیاسی بە هیچ شێوەیەک ناگۆڕێ. ئیسلامی سیاسی هەرکە گەیشتە دەسەڵات ئیتر و بێمنەت بوو هەموو کارێکی خراپی لێ دەوەشێتەوە. هیچ جیاوازیەک نامێنێ لە بینی ئیسلامی سیاسی باش لەگەڵ ئەڵقاعیدە و لەگەڵ داعش. زۆر زار برادرانی ئیسلامی سیاسی لێم تووڕە دەبن کە ئەو قسەیە دەکەم، بەڵام ئەوە حقیقەتێکە لە هەموو شوێنێک سەلمێنراوە. ئەردۆغان سڤیلترین و مەدەنیترین ئیسلامی سیاسی بوو، شاعیر بوو، خاتیب بوو، مەغدور بوو، گرتیان لە قەت چەکی هەڵ نەگرتووە، بەردەوام سیاسەتی مەدەنی کردووە، لە شارەوانی دەستی پێکردووە، خەڵک دەنجی پێداون یا بەڵام دوای ئەوەی دەبێت تا سەرۆک کۆمار چی لێ دەرەچێ. یعنی ئەمە چەندین نمونەی وەهامان هەنا. مرسی پیاوێکی زۆر زۆر باش بوو پێشەوەی بێتە سەر دەسەڵات. یعنی مرسی کەسێک بووە بەڕاستی پێشتر یعنی لە لای خەڵکی مەغدور و ئەوانە ڕاوەستەوە، بەڵام کە دیتە سەر دەسەڵات ئیتر دەیهەوێت دەستوری بنچینەی بنووسێتەوە لە بەرژەوەندی خۆیدا، هەم بەخۆی ببێتە دیکتاتۆر، هەم ببێتە هەڕەشە لە بۆ ئەوانەی کە بەیعی پێنادەن، بەیع بە ئیخوان المسلمین نادەن. و ئەو هەموو حیزبە ئەو هەموو ئیسلامیە سیاسیە ئاوی خۆیان لە کانیاوەکەی ئیخوان المسلمین خواردۆتەوە. بەڵام من لێرەدا مەبەستم ئەوەیە هەیەت و تەحریری شام جارێ ئەوەی کردووە، یعنی خۆی لەگەڵ جیهانی خۆر ئاوە زۆر زۆر گونجاندووە. لە خۆسەری دیموکراتیک ئەتوانم بڵێن باشتر خۆی لەگەڵ ئەمریکا و بەریتانیا و ئەوانە گونجاندووە. ئەوەی خۆی نەگونجاندووە ئەوەیە ئەو کەسانن کە پێیان دەگوترێ سوپای نیشتیمانی بە عەرەبی ناوە ئەسلەکەی ئەلجەیش الوەتەنی السووری کە ئەمانە لە 17 گروپ پێکدێن ئەگەر هەڵە نەبن بە هەمووی بەگچکە و گەوریان وە ئەمانە 100% لە ژێر ڕێبەرایەتی ڕەجەب تەیب ئەردۆغاندان. ئەمانە هەتا وەکو ئێستا گۆڕانکاریەک ئێمە لەوانەدا نابینین. ئەمانە جیهادی گلۆبال کوفار سەربڕین تفکردن لە دیلەکان، وەکو ئەوەی بینیمان کە چەند دیلێکی یەپەگە دەگرن چ سوکایەتیەکیان پێ دەکەن. ئەمانە هەمووی هەیە جگە لە دزی و تاڵان. یعنی هەیەت تەحریر شام لە حەلب هەتا وەکو ئێستا ئەوەندەی من بزانم 112 بەرپرسی ئەوانەی گرتوونە، بەرپرس یعنی ئەڵێم بەرپرسی جەیش الوەتەنی گرتوونە لەبەر ئەوەی خەریکی دزی تاڵان بوونی. ینی غەنیمەت لەناو ئەوانەدا زۆر زۆر گەوریە. ئەمانە لە ئافرین لەسەر چەندداری زەیتونێک 300 کەسیان کوشت لە یەکتری، لە سەر بەرمیلە نەوتێک لە ناوچەی باب و ئەوانە 54 کەسیان کوشتن. و ئەمانە زۆر زۆر مەترسیدارتر لە ڕووی دیسپلینەوە ئەڵێم مەترسیدارترن لە هەیەت و تەحریر شام. هەیەت و تەحریر شام مرکزیە و بەخۆشی ئەڵێ خۆی کردوتە دەستگا و بەڕاستی شووە ئێستا کە لە حەلب لە ناو شاری حەلب تەماشا دەکەی هەیەت و تەحریر شامیان نەهێشتووە. هەموو دەستگاکاندا لە بەرامبەر هەر دەستگایەکی دەوڵەتدا 5-6 ئاسایشی هەیەت و تەحریر شام هەنا ڕاستە، بەڵام سوپال لە ناو شاردا نەماوە و خەریکراوە حکوومەت پێک دێنن. لێرەدا مەبەستم ئەوەیە کە ڕنگ بێ داهاتوویەک لە بۆ ئەو سوپایی تورکیا نەبێ لە ئایندەی سووریاداوە. ئەمە لە بۆ خۆسەری دیموکراتیک و لە بۆ ناوچە کوردنشینەکانی سووریا بەڕاستی شتێکی هیوابەخشە ئەگەر بێت و ئەوان بتوان لەو ماوەیەدا بەرگری بکەن بە دەرەجەیەک لە منبج و دوایش لە کوبانێ و ڕنگ بێ ئەمەش بکەن. بەڕاستی هەرچەندە ئەمریکیەکان ئیتر بەردەوام ئەڵێن لەو بەری ئاوی فرات ئێمە کارمان پێدانە، چونکە ئەگەر بێت و تورکیا لەوێت تیارەی بەکارهێنا ئێمە ڕێگری لێ ناگرین. ئەو شوێنە سنووری ئاسمانی ڕووسەکانە بڕۆن لەگەڵ ڕووسەکان قسە بکرد. ڕووسەکانیش پێویستیان بە تورکیایە. تورکیا لەگەڵ هەردووچێر ئەتوانێت بازرگانی بکە، بەڵام ئەتۆ لەسەر چ ئەساسێک بازرگانی لەگەڵ ڕووسەکان دەکەێت و هیچ بەرژەوەندێکی تێکەڵاوت لەگەڵ ڕووسەکان نەماوە. لەو بوارەدا مەترسی هەیە، ئەگەرنا لەوێشدا لە ڕووی سەربازیەوە پێم وان نییە
سوپای ئازادی کۆن و یانیش ئەوەی ئێستا جەیش الوەتەنی ئێستا کە بتوانن لە بەرامبەر هێزەکانی سووریای دیموکراتیک شەڕ بکەن خۆڕا بگرن بە هیچ شێوەیەک. ئەمە زەحمەتی هەرچەندە چەکی پێشکەوتیان زۆرە بە تایبەتی تانکی زۆریان هەیە، تانکی تورکیا و تۆپی دوور هاوێژی زۆریان لەبەردەستدایە لەو بارەیەوە ڕنگ بێ لە ڕووی تەکنۆلۆژیەوە هەندێک باڵا دەستێکی زیاتریان هەبێ، بەڵام سەرباری ئەوەش زەحمەتە بتوانن لە بەرامبەر هێزەکانی سووریای دیموکراتیک بە بێ پشتگیری هێزی ئاسمانی تورکیا بتوانن لە من بیجوو لە کوبانێ شەڕ بکەن. ئەمە زۆر گرنگە و ئەمە دەمانباتە قۆناغێک کە ڕنگ بێ لە سبەینیەوە لە نێوان رووسیا و تورکیا و ئێراندا. قەتەریش هەتا حدێک لە ناویدا ئیتر بازارەکە دەست پێ دەکا لە دەوحە، بازاری سۆچی دەست پێ دەکایتر ئەمانە دەگەنە چ ئاستەی دەگەنە کوێ بەڕاستی نازانم، بەڵام زۆر زەحمەتە بتوان لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغاندا بگەنە ئەوەیەک، چونکە ڕەجەب تەیب ئەردۆغان ماوەیەکی درێژە لەگەڵ بەریتانیەکە لەگەڵ ناتۆ ڕێککەوتووە. هاوڕێیان لەبیر مەکەن، ئینسان دەبێ هەندێک بە هەستیاریەوە تەماشای ڕووداوەکان بکە. 3 ڕۆژ پێشەوەی هەیەت تەحریری شام دەست بە هێرش بکە یەکەمین گول لە بتەقینی چێ لە ئەنقەرە بوو؟ سکرتێری ناتۆ لە ئەنقەرە بوو، سکرتێرە نوێیەکەی کە هۆڵەندیە و لە وڵاتەکەی من دادەنیشێ لە بەلجیکا دادەنیشێ لە ئەنقەرە گەڕایەوە هێشتا پێڵاوەکانی دانەکەن دەبوون، ئیتر هەیەت تەحریری شام دەستی پێکرد و کۆمەڵێک ئەوەی دیکە هەنا مەسەرەن من لە چاپەمەنیەکانی تورکیادا بینیم گەنەڕاڵێکی تورکی قسە دەکا ئەڵێ ئێمە چەندین مەخزەنی چەک و دەپۆ و خواردەمەنی خۆمان پێش مانگێک 2 مانگ بەتاڵ کردووە لە بۆ هەیەت تەحریری شاممان ناردووە بۆ ئەوەی ئەوان بتوان بەشی 2 مانگ 3 مانگ چەک و تەقەمەنی جگەرە چەک و تەقەمەنی خواردەمەنیان هەبێ، چونکە تورکیا لە بواری خواردەمەنی سەربازی پیشەسازی خواردەمەنی سەربازی زۆر وڵاتێکی بەهێزە. من ئەزمونم هەیە، من لە کوردستانی من لە باکوور ماوم، یعنی ئێمە دەزانین لە خواردنی کۆنسەرڤە خواردنی ناوقوتوودا بەڕاستی تورکیا زۆر پێشکەوتووە لەو بارەیەدا، ئیتر ئامادەکاریەکی باشیان هەیە. بەردەوام سوپای تورکیا بەشی 4-5 ساڵ ئەم جۆرە کۆنسەرڤانەی هەنە لە بۆ سوپا دابینی دەکە بۆ ئەوی سوپا لە هەموو هەڵ و مەرجێکدا بتوانێ بەبێ ئەوەی فڕنە و تەباخەکەی پێ بکاتن بتوانێ خواردنی خۆی بخوا سوپاکەی، ئیتر ئەویان هەموو لە بۆ هەتەشە بردووە. لە بەرامبەر ئەمەدا چی کراوە؟ لە بەرامبەر ئەمەدا یعنی ئێمە لە لێدوانی دەوڵەت باخچەری و ئەردۆغاندا دەبینین لەمەر دەستپێکردنەوەی پرۆسەی دەست درێژیکردن تۆقەکردن چ ناوێک لێ دەکەی ئاشتی، ئەوان پێی دەڵێن ئاشتی، بەڵام پێی ناڵێن چارەسەری لەگەڵ ئۆجەلاندا. لەوێشدا ئێمە بەدی دەکەین کە گەڕانتیەک دراوە بەمانەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان و باخچەری دەسەڵاتەکەی، چونکە ئەوان لە هەڵبژاردندا دۆڕاندویانە. ئەمە لە بیر مەکەن و تەماشای ئەمە مەکەن. خۆرئاوا میدیەکانی خۆرئاوا بەردەوام پرۆپاغەندەی ئەوە دەکەن فلانە کەس دیکتاتۆرە، هاوپەیمانی ئێمە نیە، فلانە کەس دیموکراتە هاوپەیمانی نەخیر، شتیوان نییە بابە. دیکتاتۆری ئەوان باشن، دیکتاتۆری رووسیا و چین خراپن، دیکتاتۆرەکانی دۆستی پوتین بن خراپن، دۆستی کیم جون ئون بن خراپن، بەڵام دیکتاتۆری ئەوان باشن، یعنی هیچ کێشەیان لەگەڵ دیکتاتۆری خۆیان نییە. ئەمە بەتەنیا لە ڕاگەیاندنە و باسی دەکەن، ئەمە قسەیەکی بێتام و قۆڕە، یانی کەس ناتوانێت لێیان بکڕێ. کێشە ئەوەیە ئەتوڵڕی جیۆپۆلەتیکی کە دیکتاتۆری دەبیە ئاستەنگ لە بەرامبەر سیاسەتی خۆرئاوا یان نە. ئەردۆغان لەو بارەیەوە پێم وابێ لەگەڵ ناتۆ ڕێککەوتووە و تەماشاکەن ئەردۆغان حوتویەک بەر لە ئێستا باسی کرد، گوتی کێشەی ئابووری کێشەی پارەمان چارەسەر کرد و بەڕاستیش تەماشا دەکەی بازارەکانی تورکیا گۆڕانکاریەشیان بەسەرداهاتیە. من ئەوڕۆ لەگەڵ ئێکۆنۆمیستێکی زۆر بەناو دەنگ ناوەکەی ناهێنم لەبەرەوەی ئیجازەم لێوەرنەگرتووە لێرە ناوەکەی بەکاربێنم یان نا، بەڵام من هەتا ئێستا 2-3 لەگەڵ ئەو قسەم کردووە. پێشتر لە ساڵەکانی 2016 ئەوانە قسم لەگەڵ کرد، ئەو گوتی فلانە ساڵ دوای ئەوەندە ساڵە دوای ئەوەندە مانگە قەیرانی
فینانس قەیرانی پارە دروستە بێ لە تورکیا لە قسەکەی هاتدی و ئەمڕۆکە بە بیرم هاتەوە تەلەفۆنم بۆ کردەوە گوتم شتێکی وان بیستووە کە بازاڕەکانی تورکیا لە گەشانەوەدانە گوتی ئەمە لە سایه هەیئەت تەحریر شام هاتووە ئەردۆغان ڕێگایدا جوێی لە رووسیا نەگرت جوێی لە ئێران نەگرت ڕێگایدا هەیئەت تەحریر شام هێڕش بکە و لە بەرامبەر ئەمەدا پارەیەکی زۆر گەورە ڕژاوەتە ناو قاسەکانی تورکیا لەلایەن بەریتانیاوە ئەردۆغان پێشتر ساڵێک بوو بەردەوام دەیویست تۆقەیەک لەگەڵ ئەسەد بکە بەڵام ئەسەد تێنەگەیشت نەیدەزانی وانیش ڕێگەیان پێنادا تۆقەکەی نەکرد هەرچەندە پوتینیش زۆر داوای لەکرد ئەو تۆقەیە بکە کاکە لەگەڵ ئەردۆغان لێت دەقەومی بەڵام وا دیارە ئانالیزکردنەکەی ئەوەندە ئانالیزکردنی ئەو ڕۆژەش ئەوەندە ئاسان نەبوو چونکە هیچ کەس بەو شێوەیە تەخمینی نەدەکرد بەڵام لەگەڵ ئەوەی کە حیزب الله لاواز بوو لەگەڵ ئەوەی ئیسرائیل کە هەر جەنەڕاڵێکی ئێرانی لە سووریا سەری خۆی دەرهێدا ناو خانووەکەیدا کوشتی دوای ئەوە ئیتر تورکیا بۆ جاری سێم و چوارەم و پێنجەم دووبارەی کردەوە تۆقام لەگەڵ بکە سووریا لەمە تێنەگەیشت سووریا هەرگوتی سوپاکەت بکشێنەوە و مەبەستی رووسیا و تورکیاش ئەمە نەبخۆ سوپاکەی لێ بمینێ ئەم پێم وانێ مەبەستی تورکیاش ئەوە بێ سوپای خۆی لەوێ بمینێ مەبەستی تورکیا ئەوە بوو لەو تۆقەکردنەدا هەتە شەو ڕێکخراوەکانی دیکە بە شێوەیەکی دیپلۆماسیانە بخاتە ناو دەسەڵاتی سووریا یعنی سووریا قبول بکە لەگەڵ ئەوانە دابنیشە لەسەر مێزەیەک مفاوزات کە سووریا ڕەت دەکاتەوە هەتاوەکو ئێستا شەڵێت ئەمە چۆن لەگەڵ ئۆزبەکێک لەگەڵ ئۆغڕێک لەگەر کەسێکی کە لە تورکمەنستانەوە هاتووە ئەوانە سووری نییە من بۆ لەگەڵیان دانیشم من لەگەڵیاندا دانیشم ئەوانە سووری نین و دەبێ بستنە دەرەوە ئەوانە تیرۆریستن لە لیستی تیرۆردانە بەڕاستی شوهەیە وایە ئیتر لە بۆ هەندێک ئیتر ئاخیر جار ئەردۆغان پەنجەی خۆی گەست لەگەڵ ناتۆ ڕێککەوت و یەشار گولەر ڕۆژێک بەر لە هێرشی هەتەشە لێدوانێکیدا سەرنجی ڕاتوشان کوتی ئێمە مەسلەی F35مان چارەسەر کرد ئێمە دەگەڕێنەوە ناو پرۆژەی F35 یعنی ئەمانە هەمویان نیشان دەدەن کە ڕێککەوتنێکەیە لەگەڵ بەریتانیا و لەگەڵ ئەمریکا ئەو ڕێککەوتنە چی ئەو ڕێککەوتنە ئەوەیە کاکە کوردستانی سووریا ئێمە لە سووریادا کوردستانێک دروست دەکەین نازانی ناوی دەبیتە کوردستان عەرەبستانە ڕۆژ ئاواستان ئێمە نازانی ئەوە مەزلومستان ئێمە نازانین بەڵام ئێمە شتێک لەوێ دروست دەکەین ئەتۆ نابی کێشە لە بۆ ئەوێ دروستکەین و ئەویش بەو سوپایی کە هەیەی چاوی لەوە بوو تەواو با ئەوان شتێک دروستکەن من لە ناوە خۆدا ئەو جەلان دێنمە دەرەوە با ئەو جەرانیش لێ دوان بدا پەکەکە چەکدابنێ ئیتر ئەو جەران ئێمە ئازاد دەکەین و کێشەی کورد بەو شێوەیە بەردێکی دەخەینە سەر بەڵام ئەمانە وەها ئاسان نین ینی ئەمە کارێکی زۆر ئاسان نیە بەو شێوەیە ئێستا کە تەماشا دەکەین ئەو کوردستانی سووریا هەرچەندە من پێی ناڵێم کوردستان ڕقە کوێی کوردستانە دێرە زۆر کوێی کوردستانە یا کوردی لێ نییە ئەوە لە ڕووی ویژدانیشەوە یعنی ئینسان قسە بکە ئەو پێک هاتەیە با بڵێن کە پێک هاتێکی هەموو نەتەوەکانە لەوێ ئێستا کە لە سەردا 20 سنوورەکانی خۆی زیاتر کرد لە جارە هەرچەندە کۆمەڵێک شوێنی لەدەستداوە ناوچەی باب و باپیرانی خۆی لەدەستداوە شەهابای لەدەستداوە عەفرینی لەدەستداوە ئەمانە ئەوانی بەڵام دێرە زۆریش ناوچەیەکی زۆر دەوڵەمەندە ئیتر ئەمە زۆر گرنگە بۆیە لێرەدا دەبینین بەڕاستی ئەوەی ئەردۆغان دەیڵێ دەیکە کردی ئیتر لەسەر خۆی تەقیەوە ڕەفیقێکم پێش 2 ڕۆژ لەگەڵ ساڵح مسلیم من بخۆم قسم نەکردووە بەڵام ڕەفیقێکم لەگەڵ ساڵح مسلیم قسەی کردبوو گوتبووی بەڵێ ئەردۆغان زۆر بە پیسی لێداین هەوڵیدا زۆر بە پیسی لێمان بدە و لێشی داین مەبەستی ئەوەی شەهبا بوو ئەوەی تڕەفعات بوو کە بەڕاستی زۆر بە ئازارە ئاوارەیەک لە عەفرین لە خۆشترین شوێنی ڕۆژئاوا
بە بووکی ڕۆژ ئاوا دەناسرێ ئەفرین شوێنێکی ئەوانە خۆش و دڵگیر و دەوڵەمەندە ئەتۆ وەرە ئەو باغە جوانانەی خۆت بەجێ هێشتبی هاتبیە دەشتێک لە تڕەفعات لە ناو چادرەکاندا 7 ساڵ بژی دوای 7 ساڵ جارێکی کە دووبارە ئاوارە ببیەوە ئەم جارە تایەی تراکتۆرەکەشت بتەقێ لەسەر ڕینگەکەی بڕوا حتا ڕقا ڕابکەی وەکوتم ئێستا 15,000 هێشتا لە دەستی چەتەکان ماون ئەمانە هەمێشتی زۆر زۆر ئازاربەخش بوون کە تورکیا ئەنجامیدان بەسەر خۆسەری دیموکراتی بەڵام لە ئەنجامدا تەقینەوەکان یعنی ئەوانەی بە پێچەوانە لەسەر ئەو دەتەقنەوە یەک هەیئەت التحریر الشام نابێتە مڵکی تورکیا ئەوە لە من وەربگرن دوو سوپای جەیش الوەتەنی لە تاوەکو ئێستا ئەوەندەی من دەبینم لە ناو نەخشەی داهاتووی سووریادا جێگای نییە سێ سنووری خۆسەری دیموکراتیک فراوانتر بوو و ڕەنگ بێ فراوانتریش ببێ هەرچەندە من باوەڕم بەو شتانە نییە چونکە کوردەکانی عراق خۆ لە سەردەمی شەڕی داعشدا سنووریان هەتا خانەقین و مەندەلی برد بەڵام کە عەقڵ نەبوو کە غروریەت هەبوو چی بەسەرهێنان دەمەوێت قسەیەک لەسەر ئەوەش بکەم یانی ئەو هێزە هەژمونگەرانە ئەوەی دەیڵێن جێبەجێ نابێ و هێزی هەژمونگەرە ئیسرائیل لە پێش هەمویان کە خاوەن گەورەترین تەکنۆلۆژی دنیاە گەورەترین ڕووناکبیرە خاوەن گەورە زانکۆی گەورەیە خاوەن سینەمای گەورەیە خاوەن ئەدیبی گەورەیە خاوەن فەیلسوفی گەورەیە بەڵام کە بووە دەوڵەت کە دەوڵەتیش بۆ دەسەڵاتدار وەکو ئیبن خەلدون دەڵێ لە ناو هەموو دەسەڵاتێکدا ئەحمەقتێک خۆی حەشارداوە ئێمە ئەحمەقتەکانی ئەمریکامان بینین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەفغانستان لە ئێران ئێستا خەریکەت جێبەجێ دەکاتەوە ئەفغانستانی هێشتا پێ جێبەجێ نەکراخۆ دووبارە تەسلیمی تاڵەبانی کردەوە وەگوتی تاڵێبان ئێستا باش بووە بۆتە پیاو بە عاقڵ بووە ئێستا کە لە بۆ هەیەت التحریر الشام دەڵێن ئایا چەند بە عاقڵ دەبێت چەند دەبێتە پیاو ببورن کە وشەی پیاو بەکاردێنم مەبەستەکەم تێگەن ئەمانە هەمویان بەڕاستی بابەتی زۆر زۆر ئەوەنە بابەتی زۆر زۆر گرنگن کە ئەوەی ئەوان دەیڵێن و دەیکەن مەرج نییە عاقڵمەندیەکی گەورەی لە پشت بێ زۆر زار دەکرێت حەماقەتێکی گەورەشی لە پشت بێ و ئێمە نابێت لەبیر بکەین هەتاوەکو ئێستا ئێران و رووسیا هەموو کارتەکانیان فرێنەداوە ڕاستە ئێران و رووسیا سیاسەتەکانیان فەشەلیان هێناوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێران لە دیبلۆماسیەتی ملی زیاتر هیچی دیکەی نەکرد ئەو دیبلۆماسیەتی ملیسە حتا شوێنێک خواردی لە بەرامبەر ئیمارات و سعودیە و ئەوانە خواردی بەڵام لە بەرامبەر ئیسرائیل نەی خوارد ئێستا کە لە سووریا یەک فلس پارە ناکە رووسیا ئینگلتەرا ئۆکرانیای هاندا ئیتر رووسیا بەڵام سیاسەتەکەی ئەوێ چێ بڵێ من دەسمەناو ناتۆ دەسمەناو بازاری ئەمریکا دەچێ پارچەیەک زەوی چەند مەترێک زەوی لێدا گیر دەکە وەکو ئەوی لە جۆرجیا کردی هەمان شتیشی لە ئۆکرانی دووبارە کردو چەند لە بۆی چەند مەترە عەردێک بکرێ هەموو هێز و وزەی خۆی بە فێڕۆدا ئێستا کە وزەی ناگاتە ئەوەی تارتوز بپارێزی بەڵام هەموو کارتەکانیان هێشتا فڕێنەداون ئینسان دەبێ حسابی ئەوەش بکە و ئەمانە هەمویان زۆر زۆر گرنگن ئەو بەڕێزێک بەڕێز لەزگین من بە مەبەستە ئەوێ بە مەبەستە حەقارەتێ نەگوت مەزلومستان یعنی من وەک ئەوێ گوت ji بۆی خۆشکردنا ئاخەفتنێ من گوت ببورینێ ینی ئەز کاک مەزلوم ناستەکەم ئەز ئینسانەکەم پێڕامامە ئەو من ناستەکەمە بە هەورا چک شاندیا ئەو دەزانە ئەو تشتێکی دنیا یعنی لە کەرەماخوا ئەز وەک سامیمیەت vêkê dibêjim gerek tu wisa fan bikî niha îdî pêvajo diçe qonaxekî wisa ku Sûriya wek min got em sibê nizanin lê îro bi rastî jî sê parçe bûnawî hatiye
ڕاگەهاندن و وساژی خویا دەکا لێ ئەس باوەڕ ناکەم بێنن هەیەت و تەحریر شام بچە بگێژە دیمەشقێ بگێژە شامێ بچێتە شام و ناکرێ هەیەت و تەحریر شام ببێتە دراوسەی ئیسرائیل ڕەنگ بێ ئەمە نەبێ ئەگەر هاتوو ئەسەد لە دوایین سەددا لەگەڵیان ڕێککەوت ئێستاکە لەگەڵ ئەوەی دیالۆگ لە نێوان ئەسەد و رووسیا و ئێران و عراق و قەتەردا هەیە لە هەمانکەدا دیالۆگێکی زۆر زۆر جددیشەیە لە نێوان هێزە خۆرئاواییەکان لە ڕێگای ئوردون لەگەڵ بەشار ئەسەد پێم وابێ ئەگەر بەشار ئەسەد لە دەقەکانی دواییدا ئەمە قبول بکە ڕنگ بێ ئیتر لە شوێنێکدا هەیەت و تەحریر شام ڕابگرن ویانیش بیان هەوێ ڕای بگرن ئەگەر بێت و هەیەت و تەحریر شام ڕای نەگرت و ڕنگ بێ بە پێچەوانەی تورکیا لە قازانجی هێزەکانی سووریای دیموکراتیک زیاتر ببێ بۆ ئەوەی بپەڕێتەوە حەلەبیش ئەمەش لە ئارادایە بەڵام ئەوانە بەداخەوە هەمووشیان لەسەر حیسابی خوێن ئەنجام دەدرێن بەیەکەوە تەماشای ڕەوشەکە دەکەین ئەو ڕۆژە بەڕاستی زۆر زۆر هەستیارە بەرەو کوێ دەچێت جارەی دیار نییە نەپێویستەکە مرۆڤ زۆر ڕەشبین بێ نەپێویستەکە مرۆڤ بەهار بێنێتە چۆکان لەسەر بنەمایەکی عاقلانە مرۆڤ هەوڵ بدا قسەی خۆی بکە و ئەو قسەی ئێمە دەیکەین ئەوە واتای ئەوە نییە ئێمە ئایندە دەبین ئێمە ئایندە نابینین و لە ئایندەدا شتی دیکەشەیە دۆناڵد ترامپێک دوای 20 ڕۆژی کە دێتە سەردەسەڵات ئەو دۆناڵد ترامپۆس چی دەکات چی ناکە نازانین ڕاستە سێ کەس لە کابینەکەیدا هەنا هەر سێ کەس پۆستی زۆر باڵیان لەبەردەستدایە هەر سێ کەسیش لاینگری مانەوەی ستاتوتی ڕۆژ ئاوانە ئەمەیان ڕاستە بەڵام لە هەمان کەدا ئێمە لە بیرمان نەچێ ئەو دۆناڵد ترامپە کاتی خۆی جۆن بۆڵتنی کردە بەرپرسی ئاسایشی نەتەوەی ئەمریکا لەبەر جۆن بۆڵتن پیاوێک بوو دژی ئێران بوو لایەنگری ئیسرائیل بوو جۆن بۆڵتن ڕۆژێک بەخۆی ئەڵێ لە بیرەوەرەکانیدا ئەڵێ ڕۆژێک چوومە سەر مێزەکەی گوتم بەڕێ سەرۆک ئێران زۆر دەستی خۆی درێژ دەکات زۆر زمانی خۆی درێژ دەکات پێویستە کردارمان هەبێ گوتی هەر ئەوەندەم گوت دۆناڵد ترامپ بۆ بەیانی ئیستیقالە نامەی منی نووسی و منی دەرکردە دەرەوە یعنی ئەمە دۆناڵد ترامپ نازانین ئەو سیستەمی ئەمریکا نازانین ئێمە هەتا چڕادەیەک ئەتوانێت لە سەردەمی ترامپی دووەمیندا قۆڵەکانی هەتا حدێک ببەستێ ئەمیان نازانین بەڵام هەموو شتێکیش دەبێ ئیتر زۆر شتی هەنا نادیارن لە ئایندەدا نازانیتی دەبێت ئێمە تەحلیلی ئێستا دەکەین لە قۆناغەکانی دوور و درێژدا چی دەبێت چی نابێ نازانێت بەڵام ئەو پلانەی کەوتم کراوە وە پێدەسێ بە تورکیایان دابێتە قبولکردن کە لە سووریادا شتێک دروست ئەبێ لە بۆ کوردەکاندا و دەبێ ئەوان لە تورکیادا تەدبیری خۆیان وەربگرن هەتا وەکو ئێستا من هیچ شتێکی وا لە بۆ کوردستانی ئێران نبینم هیچ شتێکی وا لە بۆ کوردستانی تورکیاش نبینم لە بۆ پەکەکەش نبینم ڕاستیەکەت پێ بڵێم بەڵام پەکێکە ڕێکخراوێکە ئەتوانێت گۆڕانکاری دەخۆیدا بکە لە بۆ پەکێکە فەرق ناکە لە سووریا بێ ویانیش لە چیاکانی قەندیل بێ لە بۆ ئەو دەستکەوتە ئەوەی کە یعنی نامەوێ قسەی زیاتر بکەم لەو بارەوە ئیتر لێم تێ ئەگەن و ڕنگ بێ لەو بارەشەوە بەڕاستی ئیتر ڕێککەوتنێک دروست بێ من چاوەڕێ دەکەم لە ڕۆژایی ئایندەدا هەیەتێک لە دەم پارتی بچن ئەو جەلان ببین ڕێگەشیان پێ دەدرێت ئەو قسانەی دەوڵەت باخچەلی دەکات قسەی لە خۆوە نینە دەوڵەت باخچەلی نوێنەری گروپێکە کە لە ناو دەوڵەتدا دەسەڵاتی کامیلیان هەیە و ئەمانە چوونەتە ناو ناتۆ لەگەڵ ناتۆ ڕێککەوتونە پارەیەکی باشیان وەرگتووە ڕنگ بێت چەچیش وەربگرن بەڵام ئیتر ئەو کوردستانی عراق کە پێشتر تورکیا دەیگۆڵ ڕێگاناتن دروست ببێ دواییش دروست بوو ئێستا کە لە سووریا دروست دەبێت بەڵام مەترسیەکە لە دوای ئەوەدایە ئایا ئەو کوردستانە کە دروست دەبێت جا ناوی کوردستان دەبێ یان ناوی شتێکیکە دەبێت ئەمە گرنگ نیە لە دواییدا تورکیا ویانیش هێزە نێو دەوڵەتیەکان چۆن چی لێ دەکەن کوردستانی عراق
بوو گەندەڵستان، کوردستانی عراق بوو بارزانستان و تاڵەبانیستان، بووە هێزی هەفتاستان و هێزی هەشتاستان وانە لە کوردستانی سووریادا بە تایبەتیش مەترسیەکە هەندێک لەولاترەوە هەیە وەکووتم جوگرافیایکی پان و بەرین تەسلیم دەکەن هەتاوەکو ئەلتەناف هەتاوەکو سنووری ئۆردن دەچێت بەڵام لە جوگرافیایدا یەک کورد ناشی و ئەوانە چۆن مامەڵەت دەکەن لەگەڵ ئەمانە ئەمە زۆر زۆر گرنگە بەڵێ بەڕێوەبەرایەتی خۆسەری دیموکراتیک لە هەموو بەڕێوەبەرایەتیە چەکداریەکانی دیکەی مێژووی کوردی مۆدیرنترە قبولە ئەوان ما قبولە بەڵام لە پراکتیکی ساڵی ڕابردوودا بینی من کە من بەرنامەیەکم لەسەر سازکرد بە ناوی هەواڵی کادر و یعنی هەواڵی کادر کە هەواڵی کادر سیستەمێکی دروست کرده بوو ئەو کاتە زۆرمان ڕەخ نەکرد هیوادارم کۆتایی پێ هاتبێ سیستەمێک بوو بەڕێوەبەرایەتیە چەند دروست دەکرد بەڕێوەبەرایەتیەکە کارتۆن بوو هیچی بەدەست نەبوو هیچ نەبوو بەخۆی لە پشتەوە کادرێکی حیزبی هەبوو لە بۆ بەرمیلە نەوتێکیش دەبواە ئەتۆ چوو بە لای کادرە حیزبەکە کاغازێکت لێ داوا کرد بە ئینجا ئەتوانی بۆی بکەیت عەرەبی دیێرە زۆر چی دەیگوت کورد دەمان چەوسێنیتەوە نازانی ئەو سیستەمە کوردیش دەچوسێنیتەوە بەتەنیا عەرەب نییە بەڵام عەرەبەکە تێناگا نازانی ئەو توزانی کادر و مادر چییە ئەو نازانی ئەو پاشخانە کولتوریە حیزبیە لەکوێوە هاتووە ئێمە دەزانین ئەو نازانێ لەو بوارانەدا دەبێ زۆر بە وریاییەوە کار بکرێ بۆیە من و چەند هاوڕێ نزیکان چەندی ساڵە لەسەر ئەوە کار دەکەین کە دەبێ ڕۆژئاوا لە بواری کوشتنی کولتوری حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڕاستی کاری زۆر جدی بکە کولتوری حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کولتورێکی مەترسیدارە ئەو دەستکەوتەی کە بەدەستیشی دەکەی خراپی دەکە وەکو ئەردۆغان دەستکەوتی هەموو هەری گەورەی دنیای کەوتە دەستی ئەردۆغان خۆر ئاوا ئەردۆغانی کردبوو نوێنەری لە دوای ئەلقاعیدە لە دوای 11 سپتەمبەر هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان دەبووە تەسلیمی پارتی داد و گەشە پێدان کردبە بەڵام چی لێ کرد لەبەرەوەی کولتوری حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بووە زائید کولتوری ئیسلامی سیاسی ئەمە زۆر گرنگە کوردستانی عراق چ کوردستانی عراق بوو حکوومەتێک بەبێ جەلال تاڵەبانی پێک دەهات بەبێ جەلال تاڵەبانی چۆلەکەیەک ئەیتوانی لە بەغدا بفڕێ نەخێر بەڵام چی بەسەر هات یعنی ئەمە هەموو پەیوەندی بە کولتوری حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە ئایا تا چ ڕادێک ڕۆژئاوا دەتوانێت لەو بارەوە قەڵەمبازێکی کولتوری و فکری ئەنجام بدە بەڕاستی ئەمە نازانین چونکە ئەوانیش لەناو شەڕدا زۆر ماندوونە و ئەو منطقە لەناو ئەوانیشدا هەیە لەناو پەکەشدا هەیە چونکە هەموو حیزبەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەزانی لەکوێ ئاوی خۆیان خواردۆتەوە ئەوانەی دەزانن لە ساڵی هەشتاکاندا لە کامپەکانی فەڵەستینیەکان لە کامپەکانی حیزبی بەعس لە سووریا و لە دەشتی بیقاع بەتەنیا پەکەکە نەبوو ئەو جەلال تاڵەبانیە سووریا دروستی کرد سووریایی کە میزەر خانووی دایە و ئاوی دایە ئەوی دایە پارتی ئەو مەسعود بارزانیە ئەگەر یاسر عەرەفات نەبووایە لە ساڵی 1978 تێگەی بارزان تکریتی پارچەی دەکرد و دەیخستە ناو دۆڵابەکەی و دەیبردەوە بەغدا بەڵام یاسر عەرەفات نەهێشت تێگەی لە کاتێ لە ڤێنە تەقیان لێ کرد ئەوانەی مەراقیانە با بچن لەسەر ئەو مێژووە بخوێننەوە ینی مەبەستم لێرەدا چییە حیزبی بەعسی سووری و حیزبی ئەلمانی ناسیۆنالیستی ئەلعوروبەی عەرەبی لە کامپەکانی فەڵەستین لە لوبنان لە سووریادا ماوەیەکی زۆر حیزب بە شۆڕژگێرە چەکدارەکانی کوردیان بەخێو دەکرد لەوێ بەڵام لەوێدا ئێمە هەست دەکەین ئەوە بەلای کەم بەلایکەوە ئیدعای منە لەوێدا تەماشا دەکەین ئاشنابوونێک بەو کولتورەوە هەیە و ئەو کولتورە پەڕیوەتە ناو حیزبە کوردیەکان و لە هەموو کاریگەری لەسەر ئەوانە کردووە لەسەر پەکەکە من چەند نمونەیەکتان بۆ بێنە بژی سەرۆک ئاپۆل لەکوێوە دێ لە بێڕۆح بێدام نڤدیک یا ئەسەدێ پاشان سەدامیش دەیگوت بەڵام سەدامیش لە ئەسەدی وەرگرتووە تێگەی ئەم جۆرە شتانە
ما بستم ڕەخنەکردنیە مە بەستم کاریگەری کولتوری حیزبی ڕۆژهاتنی ناوەڕاستە بەڵام ئەو کولتورە فەشەلی هێناوە لە کەسایەتی زەمال عەبدولناسڕدا فەشەلی هێناوە لە کەسایەتی حەماس و حیزب الله و حرەکەتی فەتحی فەڵەستینیشدا ئیفلاسی کردووە ئێستا لە کەسایەتی ئەسەددا ئیفلاس دەکا لە کەسایەتی سەدامیشدا ئیفلاسی کرد ئەو کولتورە ئیفلاسی کردووە چۆن ئێمە ئاڵێن دیپلۆماسیەتی پرۆکسی و ملیسیای ئێران ئیفلاسی کرد ئەو کولتورش ئیفلاسی کردووە ئەو کولتورەی لەمە دووە دێتن جوگرافیایەک بەڕێوە دەبا لە سووریا جوگرافیایەکی زۆر تێکەڵە یەک هەژمونی یەک نەتەوەی تێدانە یەک بەرژەوەندی تێدانە یەک کولتوری تێدانێ چەندین کولتوری تێدا دەبێت ئەوانە هەمویان ئیدارە بکەیت و ئەمە کارێکی بەڕاستی ئاسانیش نییە با بزانین چۆن دەبێت لە ئایندەدا لەگەڵ یەک دەبینەوە خێرایی ئالوگۆڕیەکان گەلێک زۆر پوتین و ئێران چاوەڕێ دەکەن ترامپ بێتە سەردەسەڵات بۆ ئەوەی لەگەڵی دانیشن کێشەی ئۆکرانیا چارەسەرکردن و هەڵمەتی خۆیان بکەن بەڵام پێڕادەگەنیان نا کە 20 ڕۆژ ماوە یانی ئەوانە بە 6 ڕۆژ حەمایان گرت بە 6 ڕۆژی دیکەش ئەتوانن دیمەشقیش بگرن ئەگەر ڕێگەیان لێ نەگرن کەواتە ئێران و رووسیا ئەتوانن چاوەڕێ بکەن هەتاوەکو جەنابی ترامپ دێتە سەردەسەڵات و دوسێ ڕۆژ خەریکی شەربەت خواردنەوە و شامپانیا خواردنەوە دەبێ کە مەزلوم عەبدیش داوەت دەکا بە ئێحتیمالی زۆر ئەو کاتە لەگەڵی ڕێکەون من ئەگەری ئەوە دەدەم ترامپ لەگەڵ پوتین ڕێکەوی ئەگەری ئەوە ئەدەم ترامپ لەگەڵ ئێرانیش ڕێکەوی ئەگەری ئەوە زۆر ئەدەم بەڕای من بەڵام هەتا ئەو کاتە کار لە کار دەترازێ لە سووریادا لە بۆ هەندێ ئەوەی ئێستا کە دەیبینین ئەو نەخشەیە بە دیسان بیهێنمەوە سەرخەت بەڵێ ئەو نەخشەی دەیبینن ڕەنگ بێ لە ئایندەدا ئەو نەخشەیە وەکو خۆی بمێنێتەوە بەڕاستی ئەمە زۆر گرنگە ئێمە لە ئێستاوە قسە لەسەر ئەوە بکەن ئەگەر ئەو نەخشەیە مایەوە بە تایبەتیش پێکهاتەیەکی وەک خۆسری دیموکراتیک چ ئاڵنگاریەک چ کۆسپێک چ ڕیسکێکی لە بەردەمدایە یعنی ئێمە زۆر جار بینیومانە کوردەکان ئەوە کولتوری هەموو کوردەکانە کولتوری هەموو پێکهاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە کە لە کاتی سەرکەوتندا زوو غرور دەبن لە کاتی گەشتن بەدەسەڵاتدا زوو غرور دەبن هەروەکو باسم کرد ئیبن خەلدون ئەڵێتن لە پشت هەر دەسەڵاتێکدا گەمژەیەک خۆی هەشارداوە یعنی دەسەڵات لە کاتێکدا دەوڵەمەندیە وانە دەوڵەمەندیە وەکوتم دەسەڵاتی ئیسرائیلی دەسەڵاتی ئەمریکا زانکۆ چونە سەرمانگ چونە سەرمەریخ وانە فڕۆکە F-16 ڕبۆت عەقلی دەستکرد هەموو شتێک بەڵام لە هەمان کاتدا تەماشا دەکەی کە دێتە سەر مەسەلەی سیاست هەندێک جار گەمژەیەکی وا دەکا وەکو ئەوەی لە ئەفغانستان کردی لە بەرامبەر یەکێتی سۆڤیەت ئەڵقاعیدەیەکیان دروست کردووە ئەو ئەڵقاعیدەیە لە دوایی دەچی بەسەر ئەمریکا هێنا و ئەوە لە پەنای ئەڵقاعیدەدا تالیبان دروست بوو و ئەو تالیبانە چەندین تریلیۆن دۆلاریان خەرج کرد 3000 سەربازیان بە کوشتندا بۆ ئەوەی تالیبان لەناو ببن بەڵام تالیبانی لەناو برد نەیتوانی ئەفغانستان بەڕێ ببا کە نەیتوانی بەڕێ ببا بە شێوەیەکی زۆر خراپ کشایەوە حیان ناموسی خۆی بردیتر و دواییدا ئەفغانستانی تەسلیمی تالیبان کردەوە تاقە قسەیە کە بیکاتن لە بۆ ئێمە ئەوەیە وەڵا تالیبان ئێستا بوویتە پیاو عاقڵ بووە مۆدێرن بووە ڕێز لە مافی مرۆڤ دەگرێ بەڵام ئەسڵ و ئەساسی نییە و ئەوە وەکوتم ئەمانە کە وڵاتی بەتوانە کە وەزارەتی خارجیان هەیە وەزارەتی پیلاندانانیان هەیە هەزاران کەسی استراتیژیان هەیە کە ئەکاو گەمژەیانە بکەن حیزبێکی کوردی لە کاتی سەرکەوتندا پێکهاتەیەکی کوردی لە کاتی سەرکەوتندا ئەتوانێت ئەمانەش بیکە
دەبێ کۆمەڵگای کوردی واز لەو حەماسەتە بێنێ لە جیاتی حەماسەت دەبێ بەڕاستی میکانیزمێکی ڕەخنەکردن پرسیارکردن چاودێریکردن دروست بکە و ئەمە زۆر گرنگە لە بۆ ئێمە چونکە ئەوانەی کە بچووکن بێهێزن ئەمانە ئەگەر شتێک قەوما غەڵەتی قەوما باجە گەورەکە ئەمانە ئەیدەن وەکو پێشتر بینیمانە لە سەردەمی ئەنفالدا لە سەردەمی کیمیا باراندا ئەمانەمان زۆر بینیە لە شەڕی خەندەقدا بینیمان بە شێوەیەکی کەمتر لە سەردەمی ڕیفراندۆمدا بینیمان بە شێوەیەکی کەمتر ئەمانە ئەکرێ دووبارە ببنەوە. داواتان لێ دەکەم وەکو هەموو جارێک ئەوانەی نەبوونە سوبسکرایب تکایە کەناڵی یوتیوبی هیوا خۆشناو سوبسکرایب بکەن بە هەموو جارێک دووبارەی نەکەمەوە تا بەرنامەی ئایندا ڕێز و سڵاو هەر بژین.